هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان، خاڵی 37 وازهێنان لە گوناهی بچوک. خوشک و برای ڕێزدارم، قەت گوناهی بچوک بە بچوک مەزانە. گوناهە بچووکەکان بزانە گەورە دەبن، بە گەورە تەماشایان کە، بە بچوک لێیان مەڕوانە. ئاسانکاری و تەساهولکردن لەوەی کە گوناهی بچووکت پێ بچوک بێ، ڕۆژێک دێت دەکەویە نێو گوناهی گەورەوە. بەڵێ شەیتان دێت وەسوەسە دەخاتە دڵتەوە، دەڵێ دەیدەی ئەم گوناهە بچووکە، ئەمەشیان بچووکە، ئەمەشیان هیچ نییە، دەی تەوبە لە مەشیان مەکە. ماشەڵڵا تۆ واجباتەکانت زۆر باشن، عیبادەت و پەرستشەکانی خۆت زۆر بە جوانی و ڕێک و پێچی دەکەی، خوای پەروەردگار ئەرحەم الڕاحیمینە. دەی هێدی هێواش گوناهەکانت لە بەردەم شرین دەکات. تۆ کاتێک کە گوناهە بچووکەکانت پێ بچووکە، بەردەوام دەبی لەسەری. ئەمڕۆ خاڵێکی ڕەش لەسەر دڵت دروست دەبێ و بەیانی خاڵێکی تر، کەلا بەل ڕانە عەلا قولوبهم ما كانوا یەکسیبون. هێدی خاڵە ڕەشەکان دڵت داگیر دەکەن، هێواش دوور دەکەویەوە لە پەرستش و لە عیبادەتەکان. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت ئیاکم ومحقرات الذنوب، کوڕە هەشیار بن گوناهی بچووک نەکەن، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە درێژەی فەرموودەکەدا دەفەرمێت ئەوەی کە گوناهی بچووک دەکات وەک ئەوە وایە کۆمەڵێک بەیەکەوە بچن سەفەرێک بکەن و لە شوێنێک داببەزن، هەر یەکەی ئەوەیان دارێکی بچووک دەینێ و ئەمەیان دارێکی بچووک و ئەوی تریان دارێکی بچووک، بە هەر هەمویان دەینن ئەم دارە بچووکانە کۆ دەکەنەوە و خواردنەکەیان لەسەری لێدەنێن و چێشتەکەیان پێدەگات بەهۆی ئەم دارە بچووکانەوە. اینجا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت نمونەی ئەو کەسێک کە گوناهی بچووک دەکات، دواتر گوناهە بچووکەکانی کەڵەکە دەبن و پێی بە هیلاک دەچێت. ئەرێ خۆشەویستان، ئێوە نازانن چای گەورە هەر لە بەردی بچوک پێک هاتووە، ئاگری گەورە لە زلە شقارتەیەک لە دنکێ شقارتە پەیدا دەبێت. بۆیە بەبیرتان بێت گوناهی بچووکیش دەتخاتە گوناهی گەورەوە.